سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە ساڵی 1926 کۆچی بەرامبەر بە ساڵی 1326 زاینی سوڵتان ناسر محەممەد بن قەڵەون بڕیاری زیندانی کردنی ئیبن تەیمیەی دەرکرد و لە زیندانی قەڵای دیمەشق زیندانی کرا. ڕۆژان بەسەر ئیبن تەیمیەدا تێپەڕین لە زینداندا تا ڕۆژی 5 تشرینی یەکەمی ساڵی 1328 هات کە تێیدا ئیبن تەیمیە کۆسی دوای کردو بەمەش لاپەڕەیەکی گرنگی مێژوو داخرا. ئەویش لاپەڕی ئیبن تەیمیەیە. لایەن گرانی بە زانایەکی گەورە و نوێکەرەوەی دادەنێن و فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلمی بەسەردا جێبەجێ دەکەن کە دەفەرموێت خوددا لە سەرەتای هەموو 100 ساڵێکدا کەسێک بۆ ئەم ئومەتە دەنێرێت کە ئاینەکەی بۆ نوێ بکاتەوە. بەڵام نەیارەکانی بەدامەزرێنەری ڕێبازەکانی توندڕەوی دەزانن. بۆیە ورن ئەمڕۆ با بزانین ئیبن تەیمیە کێیە، کەی و لەکوێ لەدایک بووە، هۆز و ڕەچەڵەکی چییە، منداڵی چۆن بووە، منهەجی چی بووە، ئایا ئیبن تەیمیە ڕقی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بووە و ڕێگری لە زیارەتی گۆڕەکەی کردووە، ئایا ناسبی بووە و دوژمنایەتی عەلی کوڕی ئەبوو تاڵیبی کردووە، ڕۆڵی لە شەڕەکانی دژی تاتارەکاندا چی بووە، چیرۆکی لەگەڵ عەسافی نەسڕانی چی بووە، هۆکاری ناکۆکیەکانی لەگەڵ ئەشعەری و سۆفی و شیعەکان چی بووە، گفتوگۆکانی لەگەڵیاندا چۆن بووە، بۆچی چەند جارێک زیندانی کراوە و کۆتایی ژیانی چۆن بووە و وردەکاری زۆری تر. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندوو بوونمان نەک فرمانێک لایکی ڤیدیۆکەتان لە بیر نەچێت بۆ زیاتر بینینی ئەم جۆرە بابەتانە. هەروەها سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئەوەی زیاتر ئاگاداری بابەتە نوێیەکانمان بن. ژیانی ئیبن تەیمیە پڕە لە ڕووداوی زۆر، بۆیە ئێمە دەیکەین بە 5 قۆناغەوە. ورن با بە قۆناغی یەکەم دەست پێ بکەین کە قۆناغی سەرەتای ژیانێتی و تێیدا دەزانین ئیبن تەیمیە کەی و لەکوێ لەدایک بووە، هۆز و ڕەچەڵەکی چییە و منداڵی چۆن بووە. لە ساڵی 1263 زاینی لە شاری حەڕان کە ئێستا دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا یاخود باکووری کوردستان، شێخی ئیسلام ئیبن تەیمیە لەدایک بووە. ناوی ڕاستەقینەی ئەحمەد کوڕی عەبدولحەلیم کوڕی عەبدوسەلام کوڕی عەبدوڵڵا کوڕی خدر کوڕی محەممەد کوڕی خدر ئەلنەمری ئەلحەڕانیە. نازناوەکەی تەقیەدین و کونیەکەشی ئەبوو ئەلعەباسە. با بە درێژی و وردەکاریەوە لەسەر ئەو باسە بڕۆین کە تێیدا ئیبن تەیمیە کووردا یاخودنا، بەخستنە ڕووی بەڵگە و بۆچوونە جیاوازەکان. بابەتی ڕەچەڵەکی ئیبن تەیمیە یەکێکە لەو باسانەی کە لەم دواییانەدا زیاتر قسەی لەسەر دەکرێت، بە تایبەتی لە ناو ڕۆشنبیران و مێژوونووسانی کووردا، لە کاتێکدا کە زۆربەی سەرچاوە کلاسیکەکان ئاماژە بە ڕەچەڵەکی عەرەبی دەکەن، بەڵام چەندین بەڵگە و ئاماژی دیکە هەن کە گومان لەسەر ئەم بۆچوونە دروست دەکەن و ئەگەری کوردبوونی بەهێز دەکەن. یەکەم، بەڵگە و ئارگومنتەکان لەسەر کوردبوونی ئیبن تەیمیە. ئەوانەی پێیان وایە ئیبن تەیمیە کووردە پشت بە چەند خاڵێکی گرنگ دەبەستن. ئیبن تەیمیە لە ساڵی 1263 زاینی لە شاری حەڕان لەدایک بووە. حەڕان دەکەوێتە باکووری کوردستان، ئێستا لە پارێزگای ڕەحا یاخود ئورفای تورکیایە و لە مێژوودا یەکێک بووە لە شارە گرنگەکانی میزۆپۆتامیا. ئەم ناوچەیە بە درێژایی مێژوو لانکەی کوردان بووە و بەشێک بووە لە جوگرافیای کوردستان. زۆرێک لە گوند و ناوچەکانی دەوروبەری حەڕان تا ئەمڕۆژ کورد نشینن. لە سەدەی 13دا حەڕان شارێکی فرەنەتەوە و فرە ئاین بووە، بەڵام توخمی کورد ڕۆڵێکی بەرچاوی تێدا هەبووە. ئەوەی کە بنەماڵەیەکی گەورە و ناسراوی وەک بنەماڵی ئیبن تەیمیە لەم شارەدا ژیاون، ئەگەری ئەوە بەهێز دەکات کە بنەسیان بگەڕێتەوە سەر دانیشتوانە ڕەسەنەکەی ناوچەکە کە کورد بوون. لێرەدا پرسیارێکی گرنگ دێتە پێشەوە. ناوی ئەحمەدە و باوکی ناوی عەبدولحەلیمە. ئەی ناوی ئیبن تەیمیە لەکوێوە هاتووە؟ بۆ ئەم خاڵە دوو گێڕانەوە هەیە. یەکەمیان ئەوەیە کە یەکێک لە داپیرە گەورەکانی ناوی تەیمیە بووە و ژنێکی زانا بووە، بۆیە باپیرە گەورەی و هەموو خێزانەکەی بە ناوی ئەوەوە ناسراون و ئەمە بۆتە نازناوی بنەماڵەکەیان. دووەمیان ئەوەیە کە باپیری لە ڕێگەی حەج کچێکی لە شاری تەیما بینیوە و دواتر کچێکی بووە و ناوی ناوە تەیمیە. هەندێک لێ کۆڵەر پێیان وایە کە ناوی تەیمیە لەوانەیە شوێنراوی ناوێکی کوردی بێ یان نازناوێک بێت کە لە ژینگەیەکی کوردیەوە وەرگیرا بێ. ئەمەوە گریمانەیەک دەمێنێتەوە.
بەڵام لە بەرچاوگرتنی جوگرافیا و ژینگەکە ئەگەرێکی کراوەیە. لێرەدا چەند سەرچاوەیەکی تر بازدەوە دەکەن کە ئیبن تەیمیە عەرەب بووە بەپێی ئەم بەڵگانە. ئیبن تەیمیە لە هۆزی بەنی نومەیرە کە یەکێکە لە هۆزەکانی هەوازنی قەیسی عەدنانی عەرەبی. ئەمە بەناوبانگترین گێڕانەوەیە. بەڵام گەریدا قاسم کوڕی یوسف ڕەچەڵەکی دەگەڕێنێتەوە بۆ هۆزی سەلیم، جاسە هۆزی بەنی نومەیر بێت یان سەلیم، هەردووکیان هۆزی عەرەبین. لە کاتی لەدایکبوونی ئیبن تەیمیەدا لە مەنگۆلیا جەنگیز خان توانی بووی هۆزەکانی تاتار و مەغۆل یەک بخات و دەوڵەتێکی بەهێزدا بمەزرێنێت کە فراوان بوون تا گەیشتنە شاری حەڕان. هێزەکانی تاتار هێرشیان کردە سەر شارەکە. بۆیە خێزانی ئیبن تەیمیە کە ئەو کاتە تەمەنی 7 ساڵان بوو حەڕانیان بەجێهێشت و چوونە دیمەشق. خێزانی ئیبن تەیمیە خێزانێکی ئایندار و زانستخواز بوون. باپیری عەبدوسەلام مفتی مەزهەبی حەنبەلی بوو و خاوەنی کتێبی منتەقا ئەلئەخبارە. عەبدولحەلیمی باوکیشی زانایەکی پایەبەرز بوو، شێخ و فەقیه و مفتی و مەزهەبی حەنبەلی بوو. کاتێک چوونە دیمەشق لە مزگەوتی ئەمەوی دەستی بەوانەوتنەوە کرد و پۆستی شێخ دارەلحەدیثی وەرگرت. دایکی ئیبن تەیمیەش ستل نەعەم بوو کە ئیبن کەسیر لە کتێبەکەیدا بە ناوی ئەلبیدایە وەنیهایە باسی کردووە و بە شێخی ساڵحەی تەمەندرێژ ناوی بردووە. بەم شێوەیە دەچینە قۆناغی دووەمی ژیانی پاڵەوانی چیرۆکەکەمان، ئەویش قۆناغی فێربوونی زانستە. وەک وتمان ئیبن تەیمیە لە خێزانێکی ئایندار گەورە بووە. پێش ئەوەی تەمەنی بگاتە 10 ساڵ قورئانی لەبەر کرد و دەستی بە فێربوونی فقه لەسەر مەزهەبی ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل لەسەر دەستی باوکی کرد. هەروەها دەستی بە خوێندنی تەفسیری قورئان و فەرموودە و زانستەکانی زمانی عەرەبی و بیرکاری و جەبر کرد. یەکەم کتێب کە لە فەرموودەدا لەبەری کرد ئەلجەمع بەینە الصەحیحەینی حومەیدی بوو. لە زانستی نەحودا ئەوەندە شارەزا بوو کە هەڵەی لە سیبوەیهی گرتووە کە زانایەکی گەورەی ئەو بوارە بوو. لەبەر زۆری ئەو زانستەی کە ئیبن تەیمیە خوێندوێتی و تیدا شارەزا بووە وتراوە ئەگەر لە فقهدا قسە بکات وا دەزانی تەنها لە فقهدا شارەزایە، ئەگەر لە فەرموودەدا قسە بکات دەڵێ تەنها خەریکی فەرموودە بووە، ئەگەر لە عەقیدە و فیرقەکاندا قسە بکات دەڵێ تەنها خەریکی ئەوانە بووە. لە منداڵیەوە بە زیرەکی و توانای لە برکردنی سیر ناسرا بوو. بە زۆرێک هەر فەرموودەیەکی پێغەمبەری دەبیست یەکسەر لەبەری دەکرد. ئیمام زەهەبی لەبارەیەوە دەڵێت هەر فەرموودەیەک ئیبن تەیمیە نەیزانی بێت فەرموودە نییە. ئیبن تەیمیە گەیشتە پلەیەک لە زانست کە زانای گەورە حافظ ئەلمزی لەبارەیەوە دەڵێ کەسم وەک ئەو نەدیوە، ئەویش کەسی وەکو خۆی نەدیوە، کەسم نەدیوە لە کتێبی خودا و سونەتی پێغەمبەرەکەی شارەزاتر بێت لەو. لە دیمەشق ئیبن تەیمیە بەردەوام بوو لە فێربوونی زانست. بەپێی هەندێک لە مێژوو نووسان ئیبن تەیمیە لە نزیکەی 200 شێخەوە زانستی وەرگرتووە. کاتێک تەمەنی گەیشتە 17 ساڵ زانا کەمالەدین ئەحمەد موقەدەسی ئیجازەی فتوادانی پێدا. ئیبن تەیمیە لە دیمەشق دەستی بەوانەوتنەوە و فتوادان کرد لە کاتێکدا کە زانایانی گەورەی وەک زەینەدین ئیبن مونەجزا و ئیبن زەملکانی و چەندانی تر لەوێ بوون. منهەجی ئیبن تەیمیە لەسەر 6 خاڵی سەرەکی بنیادنرا بوو. لە سەروی هەمویانەوە پشتبەستن بە قورئانی پیرۆز و سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە ساڵی 1284 باوکی ئیبن تەیمیە کۆچی دوای کرد. ئیبن تەیمیە لە شوێنی ئەو لە دارالحەدیث دەستی بەوانەوتنەوە کرد. یەکەم وانەی بە ئامادەبوونی زانایانی گەورەی وەک تازەدین فەزاری و بەها ئەدین شافعی بوو کە ستایشیان کرد. لە هەمان ساڵدا شوێنێکی تایبەتی بۆ تەرخان کرا بۆ فێرکردنی تەفسیری قورئانی پیرۆز لە گەورەترین مزگەوتی دیمەشق کە مزگەوتی ئەمەویە. لە ساڵی 1299 زاینی هێزەکانی تاتار بە سەرکردایەتی سوڵتان مەحموود غازان گەیشتنە شام کە بانگەشی موسڵمان بوونی دەکرد. هێزەکانی تاتار توانیان سوپای دەوڵەتی مەمالیکەکان کە حکمی شام و حیجاز و میسریان دەکرد بشکێنن و بەرەو دیمەشق ڕۆشتن. لێرەوە قۆناغی سێم لە ژیانی ئیبن تەیمیە دەست پێ دەکا کە قۆناغی جیهادی دژی تاتارەکانە. کاتێک ئیبن تەیمیە کە بەپێی مێژوونووسان کەسێکی ئازا و بوێر و ڕازگۆ بوو زانی کە تاتارەکان بەرەو دیمەشق دێن بڕیاریدا خۆی بچێتە لای غازان سوڵتانی تاتارەکان. شاندێکی لە زانایان لەگەڵ خۆی برد بۆ ئەوەی غازان بە خودا بهێنەوە و داوای ئەمانی لێ بکەن بۆ شاری دیمەشق. کاتێک چوونە لای
یەکێک لەوانەی لەگەڵ ئیبن تەیمیە بوو دەڵێت ئیبن تەیمیە بە توندی و بوێریەوە قسەی لەگەڵ غازان کرد و پێیوت تۆ بانگەشی ئەوە دەکەی کە موسڵمانیت و قازی و ئیمام و شێخ و بانگبێژت لەگەڵدایە وەک پێمان گەیشتووە باوکو باپیرت کافر بوون و ئەو کاریان نەکرد کە تۆ دەیکەی پەیمانیان دا و وەفایان پێکرد بەڵام تۆ پەیمانت دا و غەدرت کرد قسەت کرد و جێبەجێت نەکرد ئەو پیاوەی کە ڕووداوەکە دەگێڕێتەوە دەڵێت هەستم کرد غازان سەری ئیبن تەیمیە دەپەڕێنێ بۆیە دەستم کرد بە کۆکردنەوەی جلەکانم تا خوێنی لێ نەیەت بەڵام شتە سەیرەکە ئەوە بوو کە غازان وتی نزای خێرم بۆ بکە لە لای خودا ئیبن تەیمیە دەستەکانی بەرز کردەوە وتی خوایە ئەگەر ئەم بەندەیەت غازان بۆ بەرزکردنەوەی وشەی تۆ و سەرخستنی ئاینەکەت هاتووە ئەوە سەری بخە و جێگیری بکە و حکمی وڵات و بەندەکانی پێ ببەخشە بەڵام ئەگەر بۆ ڕیا و ناوبانگ هاتووە و دەیەوێت لەسەر زەوی خراپەکاری بکات و بەندەکانت بکوژێت ئەوە دەسەڵاتەکەی تێک بدە و بیگەڕێنەوە و شکۆی بشکێنە ئیبن تەیمیە ڕۆشت ئەوانەی لەگەڵی بوون پیانوت باشە سۆن وا قسە لەگەڵ غازان دەکەی سوێن بەخوا جارێکی تر لەگەڵت ناین ڕەنگە خەڵک بنێرێ بە دواماندا و بمان کوژێت ئەویش پێیوتن سوێن بەخوا منیش جارێکی تر لەگەڵ ئێوەی ترسنۆک نایم و لێک جیابوونەوە وەک ئیبن کەسیر دەڵێت کە لەگەڵ ئیبن تەیمیە بووە سەربازەکانی غازان لەگەڵ ئیبن تەیمیە مانەوە تا گەیاندیانە دیمەشق بەڵام ئەوانەی لی جیابوونەوە ڕێگر کەوتە ڕێیان و پارە و ئەسپ و تەنانەت جلەکانشیان لێ دزین سەرڕێ ئەو پەیمانەی کە غازان بە ئیبن تەیمیەی دابوو سەربازانی تەتار چوونە ناو دیمەشق و خراپەکاریان تێدا کرد ئیبن تەیمیە نامەیەکی بۆ فەرماندەی هێزەکانی مەمالیک لە قەڵای دیمەشق نارد و پێیوت ئەگەر تەنها یەک بەردیشی تێدا مابێتەوە ئەگەر توانید مەیدە دەستیان چونکە ناسراوە کە تا قەڵای شارێک نەکەوت بێت شارەکە نەکەوتووە قەڵای دیمەشق خۆی ڕاگرت و غازان ناچار بوو گەماڕۆکە هەڵبگرێت و بگەڕێتەوە بۆ عێراق دوای دەرچوونی هێزەکانی تاتار ئیبن تەیمیە لەگەڵ سوپای جێگیری سوڵتان ئاقوش ئەفرەم چوو بۆ چیاکانی کەسڕەوان بۆ تەمبێکردنی دانیشتوانەکەی کە یارمەتی تاتارەکانیاندا بوو کاتێک سوپاکە گەیشتە ئەوێ سەرکردەکانیان داوای لێبوردنیان کرد و پابەند بوون بە گەڕانەوەی هەموو ئەو شتانەی کە لە سوپایان بردبوو ئیبن تەیمیە پارەیەکی زۆری بەسەریاندا سەپان کە بیدەنە ماڵی موسڵمانان دوای چەند مانگێک هەواڵ هات کە غازان بڕیاری داوە جارێکی تر هێرش بکاتە سەر شام و پاشان میسر داگیر بکە خەڵکێکی زۆر لە شام هەڵهاتن ئیبن تەیمیە لە مزگەوت دانیشت و خەڵکی هاندا بۆ جەنگ و هەڵنەهاتن بڕیارێک دەرکرا کە کەس بووی نییە گەشت بکات مەگەر بە فەرمانی فەرمی خەڵک ئارام بوونەوە لە شارەکەدا مانەوە ئیبن تەیمیە چوو بۆ میسر بۆ هاندانی سوڵتان ناسر محەممەد بن قەڵەون بۆ دەرچوون بە سوپاکەیەوە بۆ پاراستنی خەڵکی شام لە تاتارەکان کاتە گەیشە لای پێیوت ئەگەر ئێوە حاکمی شام نەبن و خەڵکەکەی داوای یارمەتیتان لێ بکەن واز بە یارمەتیان بدەن ئایسۆن ئێستا کە ئێوە حاکم و سوڵتانیان و ئەوان ڕەعیەتی ئێوەن و ئێوە بەرپرسن لێیان دوای قسەکانی ئیبن تەیمیە سوڵتان بڕیاریدا بە سوپاکەیەوە بسێت بۆ ڕوبەڕووبوونەوەی تاتارەکان بەڵام هەواڵ هات کە تاتارەکان پاشەکشەیان کردووە بەڵام دوای 2 ساڵ تاتارەکان بۆ جاری سێم بڕیاریاندا هێرش بکەنە سەر شام ئیبن تەیمیە دەستی کرد بە گەڕان بەسەر ئەمیرەکانی شامدا و هانی دەدان بۆ جەنگی دژی تاتارەکان پێی دەوتن ئێوە لەم جەنگەدا سەرکەوتون ئەمیرەکان دەیانوت بڵێ ئینشاءالله ئەویش دەیوت ئینشاءالله بە دڵنیاییەوە نەک بە گومانەوە چونکە دڵنیا بوو لە سەرکەوتنی خودا بۆ حەق مادەم موسڵمانان ئەویان کردووە کە لە سەریانە لێرەدا کێشەیەک دەرکەوت کە خەریک بوو ببێتە هۆی دووبەرێکی لە نێوان خەڵکی شامدا ئەویش ئەوە بوو کە هەندێک کەس دەیانوت چۆن شەڕی تاتارەکان بکەین کە ئەوان موسڵمان بوون وەک ئێمە وەڵامی ئیبن تەیمیە بۆیان ئەوە بوو کە ئەو تاتارانەی کە هاتبوون شەڕمان لەگەڵ بکەن لە جۆری خەواریجەکانن کە شەڕیان لەگەڵ عەلی کوڕی ئەبوو تاڵیب و مەعاویە کرد و پێیوتن ئەگەر منتان بینی لە ڕیزی تاتارەکاندا شەڕ دەکەم و قورئانم لەسەر سەرما بمکوژن دوای ئەم قسانە خەڵک بوێر بوون و یەکگرتوو بوون بۆ جەنگ دژی تاتارەکان ئیبن تەیمیە چوو بۆ میسر و داوای لە سوڵتان ناسر محەممەد بن قەڵەون کرد کە بە سوپاکەیەوە بسێت بۆ ڕوبەڕووبوونەوەی تاتارەکان سوڵتان ڕازی بوو و بە هێزەکانیەوە دەرچوو شەڕی بەناوبانگی شەقحەب لە ساڵی 1303 ڕوویدا
کە تێیدا موسڵمانان سەرکەوتنێکی گەورەیان بەسەر تاتارەکاندا بەدەستهێنا. دوای تەواوبوونی شەڕەکە ئیبن تەیمیە گەڕایەوە بۆ وانەوتنەوە و ئامۆژگاری لە شاری دیمەشق. کاتێک بیستی کە بەردێک لە دەوروبەری دیمەشق هەیە کە خەڵک دەسنە لای و نزای لێ دەکەن، لەگەڵ کۆمەڵێک کەسدا چوو شکاندی. پاشان لەگەڵ سوپادا لە هەڵمەتێکدا چوو بۆ سیاکانی کەسڕەوان بۆ زاری دووەم کە تێیدا شیعەی ئیسماعیلی و باتنی و حاکمی و نوسەیری دەژیان تێیدا کە یارمەتی تاتار و خاسپەرستەکانیاندا بوو لە شەڕەکانیاندا دژی موسڵمانان و توانی سەرکەوتوو بێ. لە ساڵی 1305 لەگەڵ سوپای شامدا لە هەڵمەتێکدا چوو بۆ وڵاتی کرد و ئەوانەی کە پێچەوانی عەقیدەی ئەهلی سونە و جەماعە بوون. سوپای شام بەسەریاندا سەرکەوت و ئیبن تەیمیە فەرمانیدا دارەکانیان ببڕنەوە و بیان خەن بۆ ئەوەی تێیدا بۆسە بۆ موسڵمانان دانەنێن و نەیکەنە بنکەی جەنگ. پاشان ئیبن تەیمیە گەڕایەوە بۆ دیمەشق. لە کاتێکدا ئیبن تەیمیە لە شام بوو، کۆمەڵێک کەس وتیان کە پیاوێکی مەسیحی بە ناوی عەساف سوکایەتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردووە و پەنای بردووەتە بەر ئەمیری ئیبن ئەحمەد ئیبن حەجی ئەمیری ئالی عەلی. ئەم هەواڵە گەیشتە ئیبن تەیمیە کە بەوە ناسرابوو کە لەسەر باتڵ بێدەنگ نابێ. یەکەم شت کە ئیبن تەیمیە کردی ئەوە بوو کە کارەکەی بۆ دەسەڵاتداران گەڕاندەوە. چوو بۆ لای عیزەدین ئەیبەک حەمەوی، جێگیری سوڵتانی مەمالیکەکان، و باسی ئەوەی بۆ کرد کە عەساف کردوێتی. عەساف بانکرا و پیاوێکی بەدەوی لەگەڵدا بوو. پێش ئەوەی بچنە ژوورەوە بۆ لای جێگیری سوڵتان، ئیبن تەیمیە و کۆمەڵێک کەس لە دەرەوە بوون. خەڵک دەستیان کرد بە جنێودان بە عەساف. پیاوە بەدەوێکەوتی عەساف لە ئێوە باشترە. خەڵک دەستیان کرد بە بردبارانکردنیان. جێگیری سوڵتان ئیبن تەیمیەی بە تۆمەتی هاندانی خەڵک بۆ لێدانی عەسافی نەسڕانی زیندانی کرد. ئەمە یەکەم جار بوو کە ئیبن تەیمیە زیندانی بکرێ. بەهۆی ڕووداوەکەی عەسافی نەسڕانیەوە، ئیبن تەیمیە کتێبی ئەسارم المەسلول على شاتمی ڕەسوولی نووسی. دەوترێ کە دواتر عەساف موسڵمان بوو و جێگیری سوڵتان داوای لێبوردنی لە ئیبن تەیمیە کرد. وەک لە ڕووداوەکاندا بینیت، ئیبن تەیمیە تەنها پیاوێکی ئاینی نەبوو، بەڵکو پیاوێکی ئاینی بوو کە فەرمانی بە چاکە دەکرد و ڕێگری لە خراپە دەکرد. پیاوێکی سیاسی بوو کە سەربازیش بوو ئەگەر پێویست بووایە. لەو کاتەوە پێگەی ئیبن تەیمیە بە شێوەیەکی بێوێنە لە نێو خەڵکدا بەرز بووەوە. لایەنگرانی دەڵێن لەو کاتەوە نار و ڕکابەرەکانی دەستیان کردووە بە حەسوودی بردن پێی، بەڵام نارەکانی ئەم قسەی ڕەت دەکەنەوە. گرنگ ئەوەیە کە لێرەوە قۆناغی چوارەمی ژیانی ئیبن تەیمیە دەست پێ دەکا کە قۆناغی ناکۆکی و گفتوگۆکانە لەگەڵ ئەشعەری و متەکەلیم و سۆفی و شیعەکان. لە ساڵی 1299 خەڵکی حەمان نامەیەکیان بۆ ئیبن تەیمیە نارد و پرسیاریان لێ کرد دەربارەی ڕای ئەهلی سونە لەسەر سیفەتەکانی خودا کە خودا خۆی پێوەسف کردووە. ئیبن تەیمیە بە وردی و ڕوونکردنەوەیەکی زۆر وەڵامی دانەوە لە نامەیەکدا کە لە 50 لاپەڕە پێک هاتبوو و بە فتوای حەمەوی یان عەقیدەی حەمەوی ناسراوە. تێیدا ئیبن تەیمیە پێچەوانی منهەجی ئەشعەری و ماتوریدی و متەکەلیم و فیرقەکانی تر بوو لە باسی سیفاتەکانی خودادا. بۆ نمونە ئیبن تەیمیە پێی وابوو کە خودا دەستی هەیە، بەڵام وەک دەستی مرۆڤ نییە. ئەشعەری و ماتوریدی و فیرقەکانی تر دژی ئەم تەفسیری ئیبن تەیمیە بوون و تۆمەتباریان کرد بە تەشبیه و تەجسیم. لە هەمان کاتدا کۆمەڵێک سۆفی لەسەر تەریقەتی ئەحمەدی کاریان دەکرد کە ئیبن تەیمیە ئینکاری لێ دەکردن، وەک ئەوەی دەچوونە ناو ئاگر و بێ ئەوەی هیچ شتێکیان لێ بێت دەهاتنە دەرەوە و دەیانوت ئەمانە کەراماتن. کاتێک ئیبن تەیمیە ئینکاری لێکردن، چوونە لای جێگیری سوڵتان و داوایان لێکرد کە ئیبن تەیمیە وازیان لێ بهێنێ. ئیبن تەیمیە وتی ئەمە ناکرێت و دەبێت هەموو کەسێک لە ژێر کتێب و سونەت دابێ بە قسە و بەکردەوە. هەر کەسێک لێی دەرچوو وازبە ئینکاری لێ بکرێ. پێی وتن ئەمانە کاری شەیتانین، ئەگەر کەراماتن وەک ئێوە دەڵێن بڕۆن خۆتان بە سرکە و خوێ بشۆن و پاشان وەرنەوە ناو ئاگر و با بزانین. بەڵام ئەوان ڕەتیان کردەوە. ئیبن تەیمیە لەم گفتوگۆیەدا سەرکەوت و حکم درا کە هەر کەسێک لە کتێب و سونەت دەرچوو سەری لێ بکرێتەوە. ئیبن کەسیر لە کتێبەکەیدا بە ناوی ئەلبیدایە و نیهایەدا دەڵێت خودا سونەتی لەسەر دەستی شێخ تەقیەدین ئیبن تەیمیە دەرخست و بیدعەکانی کوژاندەوە. لە ساڵی 1298 پیاوێک لە شاری واسط لە عێراق هاتە لای شێخ ئیبن تەیمیە و سکاڵای کرد لە حاڵی خەڵکی ئەوێ لەبەر بڵاوبوونەوەی زوڵم و نەزانی لە ژێر حکمی دەوڵەتی تاتارەکاندا.
ئیبن تەیمیە نامەیەکی بۆ نووسی بە ناوی ئەلعەقیدە الواسطیە کە تێیدا عەقیدە و مەنهەجی ئەهلی سونە و جەماعی ڕوون کردەوە. بەڵام لە ساڵی 1306 کۆمەڵێک فەقیه دژی ئەو شتانە بوون کە ئیبن تەیمیە لە عەقیدە الواسطیدا نووسی بووی، وتیان پێچەوانەی مەنهەجی ئەهلی سونە و جەماعەیە. جێگیری سوڵتان فەرمانی بە بەستنی مەجلیسێک کرد و گفتوگۆیەک لە نێوان ئیبن تەیمیە و ئەو فەقیهانەدا کرا. لە گفتوگۆکەدا ئیبن تەیمیە پێی دەوتن: من لە مەزهەبی ئێوە شارەزاترم لەوەی ئێوە خۆتان شارەزان. ئیبن تەیمیە لەو گفتوگۆیەدا سەرکەوت و بە ڕەزامەندی فەقیهان کۆتایی هات کە مەنهەجی ئەلعەقیدە الواسطیە پێچەوانەی مەنهەجی ئەهلی سونە و جەماعە نییە. دوای نزیکەی ساڵێک لە ساڵی 1307 بەیبەرز جاشنگیر کە لەو کاتەدا کۆنتڕۆڵی سوڵتانیەتی مەمالیکەکانی کردبوو، ئیبن تەیمیەی بان کرد بۆ میسر بۆ ئەوەی لەگەڵ هەندێک زانە و فەقیه بەسەرکردایەتی ئیبن مەخلوفی مالیکی گفتوگۆ بکە، چونکە بانگەشیان دەکرد کە ئیبن تەیمیە وتیەتی خوددا لەسەر عەرشە بە حەقیقەت و بە پیت و دەنگ قسە دەکا. ئیبن تەیمیە و براکەی عەبدوڵڵا و براکەی عەبدوڕەحمان چوون بۆ میسر. لەوێ ئیبن مەخلوفی مالیکی پرسیاری لێکرد: وەڵامت چییە بۆ ئەو قسانەی کە خراونەتە پاڵت؟ ئیبن تەیمیە دەستی کرد بە قسەکردن وتی: بسم الله الرحمن الرحیم. قسەکەیان پێبڕی وتیان: ئێمە تۆمان نەهێناوە بۆ ئەوەی وتار بدەی، دەست بکە بە وەڵامدانەوەی ئەو قسانەی کە خراونەتە پاڵت. ئەویش وتی: باشە کێ حاکمە لە نێوانماندا؟ وتیان: ئیبن مەخلوف. وتی: چۆن ئیبن مەخلوف حاکم بێ کە لە بنەڕەتدا نەیاری منە؟ ئیبن مەخلوف تووڕە بوو و فرمانی بە زیندانی کردنی خۆی و براکانیدا. ئەمە لە شەوی جژنی ڕەمەزاندا بوو و دووەم جار بوو کە ئیبن تەیمیە زیندانی بکرێت و ماوەی ساڵ و نیوێک لە زینداندا مایەوە. دوای دەرچوونی لە زیندان لە میسر مایەوە بەسەر مزگەوت و مەجلیسەکاندا دەگەڕا بۆ بڵاوکردنەوەی زانست. لەو ماوەیەدا دەستی کرد بە ئینکارکردنی کردەوەکانی سۆفیەکانی ئیتیحادیە و شێخەکانیان وەک ئیبن عەرەبی و حەلاج کە باوەڕیان بە وحدەت الوجود هەبوو. ئەمەش واتە هەموو بوون خودایە، لای ئەوان خوددا دەسێتە ناو هەموو شتێکە و دەبێتە یەک لەگەڵ ئەو شتەدا، بۆیە لای ئەوان خوددا لە هەموو شوێنێکدایە. ئیبن تەیمیە ئینکاری ئەم قسەی لێکردن. سۆفیەکانی ئیتیحادیە چوونە لای سوڵتان و سوڵتان ناسر محەممەد بن قەڵەون فرمانی بە بەستنی مەجلیسێکی گفتوگۆ کرد لە ساڵی 1308. ئیبن تەیمیە لەو گفتوگۆیەدا سەرکەوت و توانی بیسەلمێنێت کە لەسەر حەقا. دوای چەند مانگێک لە ساڵی 1309 سوڵتان ناسر محەممەد بن قەڵەون لەلایەن بەیبەرز جاشنگیرەوە لە دەسەڵات دوورخرایەوە و بەیبەرز بوو بە سوڵتانی دەوڵەتی مەمالیکەکان. ئیبن تەیمیە وتبووی کە داوای یارمەتی تەنها لە خوددا دەکرێت، تەنانەت داوای یارمەتی لە پێغەمبەر صلی الله عليه وسلمیش دروست نییە. هەندێک زانە لەگەڵ ئەم قسەیەدا بوون و هەندێکی تر وتیان کە ئەمە بێڕێزیە و سنووری ئەدەبی بەزاندووە. دوای ئەم ڕووداوانە دەسەڵات لە میسر لە ئیبن تەیمیە بێزار بوو، ویان دەبینی کە دەبێتە هۆی ناکۆکی و کێشەی زۆر. سێ بژاردەیاندایە: یان بگەڕێتەوە بۆ شام، یان بسێتە ئەسکەندەریە و دەست لە هیچ شتێک وەرنەدات، یان لە قاهیرە زیندانی بکرێ. ئیبن تەیمیە زیندانی هەڵبژار. کاتێک چووە زیندان بینی زیندانیەکان شەترەنج و نەرد دەکەن. ڕێگری لێکردن و دەستی کرد بە فێرکردن و وانەوتنەوەی کاروباری ئاین. بەهۆی خۆشەویستی خەڵک بۆی خەڵکی قاهیرە دەهاتنە زیندان بۆ گوێگرتن لە وانەکانی. بەیبەرز جاشنگیر فەرمانی بە دوورخستنەوەی بۆ ئەسکەندەریەدا. هەندێک مێژوو نووس دەڵێن کە بڕیاری دوورخستنەوەی بۆ ئەسکەندەریە بە تایبەتی بۆ ئەوە بوو کە ئەسکەندەریە ناوەندی سۆفیەکان بوو کە دوژمنایەتی ئیبن تەیمیەیان دەکرد بۆ ئەوەی لەوێ یەکێکیان بکوژێت و لێی ڕزگار بن. بەڵام ئەمە ڕووی نەدا و ئیبن تەیمیە 8 مانگ لەوێ مایەوە و وانەی دەوتە و ئامۆژگاری خەڵکی دەکرد. لەو ماوەیەدا سوڵتان ناسر محەممەد بن قەڵەون توانی بگەڕێتەوە بۆ دەسەڵات و جاشنگیری کوشت. داوای لە ئیبن تەیمیە کرد کە بێتە قاهیرە. ئەویش چوو سوڵتان پێگەی جارانی بۆ گەڕاندەوە و پێیوت کە دەتوانێت ئەو قازیانە بکوژێت کە زوڵمیان لێ کردووە و بوونەتە هۆی زیندانی کردنی. بەڵام ئیبن تەیمیە ڕەتی کردەوتی: هەر کەسێک ئازاری منی داوە من لێی خۆش بووم. هەر کەسێک ئازاری خوددا و پێغەمبەرەکەی داوە خوددا تۆڵەی لێ دەکاتەوە، من بۆ خۆم تۆڵە ناکەمەوە. قازی ئیبن مەخلوف کە فەرمانی بە زیندانی کردنی ئیبن تەیمیە دابووتی: کەسمان وەکو ئیبن تەیمیە نەدیوە، هەوڵماندا زیانی پێبگەێنی نەمانتوانی، ئەو توانی زیانمان پێبگەێنێت و لێمان خۆش بوو و بەرگری لێ کردین.
ئیبن تەیمیە 3 ساڵ لە قاهیرە مایەوە و خەریکی ئامۆژگاریکردن و فێرکردنی کاروباری ئاین بوو. کتێبی منهاج السونەی نووسی بۆ وەڵامدانەوەی کتێبی منهاج الکەرامە کە پیاوێکی ئاینی شیعە بە ناوی ئیبن متەهەر حەلی نووسی بووی. کتێبی منهاج السونە کتێبێکی گەورەیە لە وەڵامدانەوەی شیعی 12 ئیمامی و فیرقەی قەدریە. بەهۆیەوە شیعەکان تۆمەتباریان کردبەوەی کە ڕقی لە عەلی کوڕی ئەبوو تاڵیبە و دوژمنایەتی دەکات و ئەم قسەیە لە کتێبەکەدا هەیە کە ئەمە ڕاز نییە. ئیبن تەیمیە ڕێزی لە ئەهلی بەیت دەگرت و خۆشی دەویستن لە سەروی هەمویانەوە عەلی کوڕی ئەبوو تاڵیب. ئیبن تەیمیە وتێتی هەر کەسێک ڕقی لە ئەهلی بەیت بێت نەفرەتی خودا و فریشتە و هەموو خەڵکی لێبێ. ئیبن تەیمیە هەروەها وتێتی فەزلی عەلی کوڕی ئەبوو تاڵیب و بەرزی پلەکەی لای خودا زانراوە. لە ساڵی 1312 سوڵتان ناسر محەممەد بن قەڵەون بڕیاریدا سوپاکەی ئامادە بکات و بچێتە شام. دوای ئەوەی تاتارەکان بڕیاریاندا بوو جارێکی تر هێرش بکەنە سەر شام. ئیبن تەیمیە خۆی ئامادە کرد و لەگەڵ سوپاکەدا چوو. بەڵام هەواڵ هات کە تاتارەکان پاشەکشیان کردووە. ئیبن تەیمیە لەو کاتەدا بڕیاریدا بگەڕێتەوە بۆ شام و لە دیمەشق بمێنێتەوە دوای ئەوەی 7 ساڵ لێی دوور بوو. لەوێ گەڕایەوە بۆ کارەکەی پێشووی و بەردەوام بوو لەوانەوتنەوە فتوادان و نووسین. کاروباری لەوێ جێگیر بوو و ئەم جێگیریە دەرفەتی پێدا بۆ لێکۆڵینەوە لە مەسەلەکانی عەقیدە و خوێندنی حوکمە فەقیهەکان و لقەکانی. دوای ئەم لێکۆڵینەوەیە دەستی کرد بە دەرکردنی فتووا کە پێچەوانەی فەقیه و زانایان بوو لە هەندێک مەسەلەدا. یەکێک لەو مەسەلانە مەسەلەی سوێند خواردن بە تەلاقی 3 جارە بوو کە تێیدا ئیبن تەیمیە پێچەوانی 4 ئیمامەکە بوو. ئیبن تەیمیە وتی ئەگەر پیاوێک 3 جار لەسەر یەک بەژنەکەی بڵێت تۆ تەلاق دراویت ئەوە ئەو 3 جارە وەکو 1 جار هەژمار دەکرێت چونکە دوای سوێندی یەکەم چیتر ژنی ئەو نییە و سوێندی دووەم و سێم هەژمار ناکرێت. هەندێک فەقیه دژی بوون و سوڵتان ناسر محەممەد بن قەڵەون ناردی بە دوای دا و داوای لێکرد کە لە مەسەلەی تەلاقدا فتوا نەدا. قازی شەمسەدین ئیبن موسلیم حەنبەلی ئامۆژگاری کرد کە لەم مەسەلەیەدا فتوا نەدا. ئیبن تەیمیە سەرەتا ئامۆژگاریەکەی قبول کرد بەڵام دواتر دیسان دەستی کردەوە بە فتوادان لە مەسەلەی تەلاقدا وتی ناتوانم زانست بشارمەوە. بۆیە زیندانی کرا و ماوەی 5 مانگ لە زینداندا مایەوە تا سوڵتان فەرمانی بە ئازادکردنیدا. ئەمە 3ەم جار بوو کە ئیبن تەیمیە زیندانی بکرێ. دوای ئەوە ئیبن تەیمیە 5 ساڵ لە دیمەشق مایەوە و خەریکی وانەوتنەوە فتوادان و نووسین و ئامۆژگاری بوو لە قوتابخانەی حەنبەلی و دارالحەدیث تا ساڵی 1326 هات کە تێیدا هەندێک لە نایارەکانی لە پیاوانی ئاینی تۆمەتباریان کردبەوەی کە زیارەتی گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم حرام دەکا. ئەمە ئەو تۆمەتە بوو کە بەهۆیەوە ئیبن تەیمیە تۆمەتبار کرا بەوەی کە ڕقی لە پێغەمبەرە صلی الله عليه وسلم. وەڵامی دانەوە وتی کە ئەو زیارەتی گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم حرام ناکە بەڵکو سەفەرکردن بۆ گۆڕەکانی حرام دەکا. جا گۆڕی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم یان هیتر و زیارەتی گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کۆی دەنگی زانان مستحبە. ئیبن تەیمیە وەک هەموو مسلمانان پێغەمبەری لە خۆی زیاتر خۆش دەویست. بەهۆی ئەم تۆمەتەوە لە زیندانی قەڵای دیمەشق زیندانی کرا. بەم شێوەیە قۆناغی 5ەمی ژیانی ئیبن تەیمیە دەست پێ دەکا کە قۆناغی ژیانی لە زیندان و کۆچی دوایەتی. دوای دەرچوونی بڕیاری زیندانی کردنی ئیبن تەیمیە دڵخۆش بوو وتی من چاوەڕێی ئەمەم دەکرد. ئەمە خێرێکی زۆر و بەرژەوەندیەکی گەورەی تێدایە. لە زینداندا ئیبن تەیمیە خۆی بۆ عیبادەت و خوێندنەوەی قورئان و پێداچنەوەی کتێبەکانی و نووسینی تەفسیری زۆرێک لە ئاەتەکانی قورئان تەرخان کرد. خەڵک پرسیاری زانستی و فەقیهیان لێ دەکرد و ئەویش وڵامی دەدانەوە. یەکێک لە نووسینەکانی لە زینداندا نامەیەک بوو بە ناوی ئەلئەخنائیە کە تێیدا وەڵامی یەکێک لە قازیە مالیکیەکانی میسری دابووەوە. قازیەکە چوو سکاڵای لای سوڵتان کرد و سوڵتان فەرمانیدا هەموو کتێب و کەرەسی نووسینی لێوەربگرنەوە بۆ ئەوەی لە نووسین بوەستێت. کتێبەکانیان لە کتێبخانەی عادیلیەدانا کە نزیکەی 6 بەرەک بوو بەڵام ئیبن تەیمیە لە نووسین نەوەستا و لە ڕێگەی غەڵوس لەسەر هەر کاغەزێک کە لە زینداندا دەستی دەکەوت دەینووسی. ئەم نووسینانە پارێزراون و زانیاریەکانیان تا ئێستاش ماون. ڕۆژان بەسەر ئیبن تەیمیەدا تێپەڕین لە زینداندا تا نەخۆش کەوت و ماوەی 3 هەفتە نەخۆشیەکەی بەردەوام بوو تا ڕۆژی 22 ذیلقعدەی ساڵی 728 کۆچی
بەرامبەر بە 5 تشرینی یەکەمی ساڵی 1328 زاینی. لەو ڕۆژەدا ئیبن تەیمیە لە زیندانی قەڵای دیمەشق کۆچی دوایی کرد. تەمەنی 65 ساڵ بوو و هیچ منداڵێکی نەبوو، چونکە بە درێژایی ژیانی هاوسەرگیری نەکردبوو. کاتێک هەواڵەکە گەیشتە خەڵکی دیمەشق، ژمارەیەکی زۆر لە خەڵک لە دەوری قەڵاکە کۆبوونەوە و قەڵا بۆ خەڵک کرایەوە. شێخ محەممەد بن تەمام دوای نوێژی نیوەڕۆ نوێژی جەنازەی لەسەر کرد. شەقامەکانی نێوان مزگەوت و قەڵا پڕ بوون لە خەڵک. 500,000 پیا و 15,000 ئافرەت بەشداریان لە جەنازەکەیدا کرد. قوتابیەکانی ئیبن تەیمیە جگە لە ئیبن قەیم بەشداریان لە جەنازەکەیدا کرد. تەرمی شێخ ئیبن تەیمیە بۆ گۆڕستانێک بە ناوی مەقبەرەت سۆفیە برا و لە تەنیش براکەی شەرەفەدین عەبدوڵڵا نێژرا. ناشتنەکەش پێش نوێژی عەسر بوو. گۆڕستانی مەقبەرە سۆفیە دواتر ڕوخێنرا و زانکۆی سووریای لەسەر دروست کرا. بەڵام گۆڕی ئیبن تەیمیە هێشتا لە بەردەم هۆڵی زانکۆی سووریا و بینای نەخۆشخانەی مناڵبووندا ماوە. ئیبن تەیمیە ژمارەیەکی زۆر کتێبی نووسیوە کە گەیشتووەتە نزیکەی 330 کتێب. یەکێک لە بەناوبانگترین کتێبەکانی دەرء تعارض العقل والنقل کە شێخ ئیبن عوسەیمین لەبارەیەوە وتیەتی لە ژیانمدا کتێبێکم نەخوێندوەتەوە و نەناسیوە کە دوای کتێبی خودا گەورەتر بێت لەم کتێبە. هەروەها کتێبی بەناوبانگی تری هەیە وەک ئەلئیستیقامە و منهاج السونە و غەیری ئەوانش. زۆرێک لە سەرچاوەکان باز لەوە دەکەن کە بەهۆی زۆری زانستی ئیبن تەیمیەوە نازناوی شێخی ئیسلامی پێدراوە کە هەمیشە پێوەی لکاوە. ژمارەیەکی زۆر لە قوتابیەکانی لە ژێر دەستیدا پێگەیشتون و بوونەتە زانای گەورە وەک ئیبن قەیم و ئیبن کەسیر و زەهەبی و غەیری ئەوانش. ئێوەش ڕاتان چییە لەسەر ئیبن تەیمیە؟ دەتوانن لە کۆمنتەکانی ئەم ڤیدیۆیەدا ڕاو پێشنیارەکانی خۆتانمان لەگەڵدا هاوبەش بکەن. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.